سڵاوتان لەوێ لەم جاران دەمێ باس لە بەشێکی گرنگی خوێن بکەم کە ئەوەش کۆلیسترۆڵە. چاوری خوێن یاخود کۆلیسترۆڵ چییە؟ چی دەزانی دەربارەی و بۆچی لە ناو پشکنینی خوێندا هەیە؟ و گەر هاتوو ڕێژەی کۆلیسترۆڵ بەرز بوو لە تاقیکردنەوەکەدا چۆن بتوانین ڕێژەکەی دابگرین؟ لەم ڤیدیۆدا وەڵامی هەموو ئەم پرسیارانە دەدەینەوە، لەگەڵمان بن. کۆلیسترۆڵ مادەیەکی چەورە دەڕژێت لەلایەنی جگەرەوە و لەو خواردنانەی کە دەیخۆی. ئایا دەتزانی؟ و پاشان دەگوازرێتەوە ناو لولەکانی خوێن. لەشی ئێمە پێویستی بە کۆلیسترۆڵە بۆ دروستکردنی هۆرمۆن و ڤیتامین دی و ئەو مادەی کە یارمەتیدەرە بۆ هەرسکردن کە پێی دەوترێت بایڵ و بۆ دروستبوونی خانەی نوێ. بەڵام ڕێژەیەکی زۆر لە کۆلیسترۆڵ ڕەنگە کێشەی گەورەی لێ بکەیتەوە کە ئەویش نەخۆشی دڵ و سەکتەی مێشکە. لێرەدا ئەمەوێت باس لە دوو جۆر لە لیپۆپرۆتین واتە پرۆتینی چەوری بکەم کە ئەوانش LDL و HDLن. LDL واتە نزمی لە خەستی پرۆتینی چەوری، یاخود جابەجار پێی دەڵێن کۆلیسترۆڵی خراپ. گەر لە لەش ڕێژەیەکی زۆر لەم جۆرە هەبێت، ئەوە کۆ دەبێتەوە لە دیواری مولولەی خوێن و بەم جۆرەش تەنگ و تەسک دەبێت. جا بۆیە پێویستە هەوڵ بدەیت ڕێژەی زیاد نەکات لە لەشت، دەبێت نزم و جێگر بێ بۆەوەی نەبێتە هۆی مەینی خوێن. جۆری دووەم کە بریتێ لە HDL واتە بەرزی لە خەستی پرۆتینی چەوری کە یارمەتیدەرە بۆ گواستنەوە و لابردنی نزمی لە خەستی پرۆتینی چەوری دوور لە شوێنی مەینی خوێن و گەڕانەوە بۆ جگەر. جا بۆیە پێویستە ئەم جۆرە ڕێژەکەی زیاتر بێت لە جۆری یەکەم. جا بۆیە HDL بە کۆلیسترۆڵی باش ناسراوە. گەر ڕێژەکەی زیاتر بێت، زیاتر تەندروستی. لە ڕاستیدا جۆرێکی ترەیە کە بریتێ لە VLDL یاخود تریگلایسیدرایز کەوا ڕۆڵی هەیە لە تەندروستی کۆلیسترۆڵ بۆ کۆکردنەوەی چەوری زۆر لە کاتی پارێزکردن یاخود دایت. بەڵام لە کاتی زیادبوونی ئەم جۆرە و کەمبوونی جۆری یەکەم و دووەم ئەگەری نەخۆشی دڵ زیاد دەکات. جا باشترە کە ئەم جۆرەیان ڕێژەکەی کەم بێت. بینە سەر هۆکاری بەرزبوونەوەی کۆلیسترۆڵ. سەرەتا خراپی شێوازی ژیان بۆ خواردن، پاشان کەمکردنی وەرزش یاخود جوولە و پاشان جگەرەکێشان و ڕەنگە بۆ ماوەیەش بێت. نازانی ڕێژەی کۆلیسترۆڵ چەندە لە لەشت، گوێشی مەدەرێ، بچۆ بەلای پسپۆڕی تاقیگە بۆ پشکنینی خوێنەکەت. بەڵام پێشەوە نابێت نامخۆی. ئەگەر کرا هەموو ساڵێک ئەم پشکنینە بکە. و بۆ چارەسەرکردن باشتر وایە پزیشکەکەت بڕیار بدا گەر بۆ چاکردنی شێوازی ژیان بۆ خواردن و وەرزشکردن بە یاخود بۆ ئەنجامدانی قەستەرە و باڵۆن. لێرەدا هاتینە کۆتایی. دەتوانین بینێری بۆ کەسانی کەوا دەزانین سوودمەند دەبن. لایک و سەبسکرایبی کەناڵەکەت بیر نەچێت.